مزگەوتە کە ناوی مزگەوت نایبە لە کۆنا پیانە گوت مزگەوتی نایب زادە مێژوەکەی لە ساڵی 1230 هیجری دروست کراوە. هەندێک لێن دا زۆرتر یان تقریبا بۆ حیسابە 217 ساڵ 216 ساڵەکە، بەڵام مامۆستای کەشێ ئەلێ 250 ساڵە ئەم مزگەوتە دروست کراوە. هەر لە کۆنان لە پێشی بلێن عوسمانیەکان شۆ دروست کراوە. ئەم مزگەوتە کە کراوە هەر لە قایە و لە گەچ و لەم شتان دروست کراوە. هەندێک جێگاشێ بەگڵە لە ئەوانەی مەسەن ئەو دوو دیوارەکەەوە بەگڵە. نایب تورکەکان نایانە نایب ئۆغڵە، بەڵام خۆی لە ئەسڵە نایب زادەیە. ئەو قتعەکەی بان دەرگاکەش شاهێدە نایب زادەیە. نایب زادە خۆی محەممەد ئەسعەد مودەرس بنەماڵەی مامۆستا عەبدولکەریم مودەرس ئەوان دروستیان کردووە. نایب زادە چۆن ئێماڵێن نایب زادە هەیە مەسەن سالێ بەگزادەکان، ئەمانش نایب زادەکان بوونە. ئەلەوە هاتووە. مامۆستا ئاینەکانی کۆن لە مامۆستا ناسیحەوە زانم. مامۆستا ناسیح و مامۆستا مەحموودی مەزناوە، مامۆستا جەمیل ڕۆژبەیانی، مامۆستا سەید ئەحمەد، مامۆستا سەید مەحەممەد، دوای مامۆستا سەید مەحەممەد مامۆستا شەماڵ هات کە ئێستا لە مزگەوتی شەهیدانە. دوای مامۆستا شەماڵ مامۆستا ئەنوەر هات، مامۆستا تۆفیق هات، مامۆستا ڕەشید هات، ئێستاکە مامۆستا مەلا سالمی لێیە. والله لێرە شێشە هەبوو کردووە مەسەن سەیرەکەیت هەر لەسنێکی فتواشە بووە، مەدرسەیەکی دینیش بوو لێرە. ئەلەو قاعی بەرامبەرە لێ دەوری 300 تەلەبەی لێ بووە. مامۆستا هێنش لێرە دەستی داوەتەوە لە بین مامۆستا عومەر گومەتی لێرە دەستی داوەتەوە. مامۆستا شێخ ڕەحمانیش لێرە خوێندوێتی تەلەبەی ئەم مزگەوتەوە کۆن لێنە ساڵی 20ەکان و 10ەکان و 15ەکان لە مزگەوتەیە بووە. زۆر بوو، حتا بەعەزا فتوان ئەلێرەوە دەرەکرد. ئەو ڕسمێکی هەیە وێنێکی ساکل ئەو قافایە ئەو مزگەوتی ئێرەیە، حتا بابا عەلی باپیرە گەوری شێخ سوود لێرە بووە، متەسەریفی کەرکووک لێرە بوونە، کۆبنەوەیان کرد بەردەم ئەو دەرگایە کردویانە. وێنەکەی لێرە بوو، کاتی خۆی لێمیان سن سەلەو قاودایانناوە، هەموویان لێرە بوون. ڕئیسی فتوای کەرکووک مامۆستا عەلی، بابا عەلی باپیرەی شێخی سوود بڵێین، متەسەریف، چەندەها مامۆستای گەورە بارز هەموو لە مزگەوتەیە دانیش فتوایانە کۆبنەوەیانە کرد. وەڵڵی ئەوە تورکمانەکان بیست یعنی حتا لە پرۆسەی ئازادی کە ئەم قتعەیەمان من مامۆستا ڕەشید گۆڕیمان کردمان مزگەوتی نایبە بوو نایب ئۆغڵە. دا زۆر لە مناوە لە باسییان کرد ئەوان ویستان ئەو قتعەی لادەن، بەڵام دا نەیانهێشت. بگۆڕ بیکەنە کۆن بیکەن نایب ئۆغڵۆ سەردەمی عوسمانی تورکمانەکان ئێستا ویستیان بیکەن. نە ڕێگەدا بوو محافز هەمووی کورد بوو ئەوە مەسەلە.